نها يعني زادت لي 10 صالاية ام بحث على رجاء كردستان باكو رجلات سوريا بكن زادت لي 10 صالاية البيرة بري شورش التقاومة او شورش ناجي بردوامة دنا بابي شورش ده جالك كسان جي خدنا با چاپمنی آزاد دنا با کار روزنامه بانتی دگرد جبوكو يعني أرمانج أو بوكو دنجي في شورشة دنجي تشتنكو لباكو رجلات السورية جهم سركفتنن هم جي أمبيجن بوير وبن بيكرن دولة تركا داغر كر إنكو لسربي هرمي دقاومن بلغي بكن وبرايا قشتير راغينن يعني أرمانجا سركاج خباتي مي روزنامه بانتية لبيدا بري أول شفا جبه فيه که ارک لسر منی ما ده حمی برخدانی کول هرمی دقومن حمی ایریشن کول هرمی چه دبن حمی سرکفتنن کو هم شروانن لبیده بری بکتینن هم جنم لبیده بری بکتینن کو افشورشش خود به پیشنگتی جنان لداره هم ام بیشن بن بکرین دولتا ترک بلگکرین آوان او بخوا ارمانجا میا سرکیم جبر بيكي هلبتي ام لسروي هم راپوران چه دکن هم ام بیجن مادهین راگهاندنی چه دکن و برایا گشتی رو پارو دکن نها رایا گشتی وان تشتان هلبتي دبینه هلبتي دگیه بردستیوان هم بلگه دگیه بردستیوان هم جی راپور میکو برنگی کی روزانه لسر اکران مینا جین تی وی و اکران دنیا کو جبوی کار و خباتی گلی با پروژات سوریه کار دکن در دکاون دین بلاف کرن ام بیجم باندور کیوان هیه جالی کی هلبتی باندور کیوان هیه تشتکی به باندور تنیش خو و جالی کی دجی پر عالی هنن دبینن ل خودکن کو ندیتن اف راستیه کی یعنی لسر هولیه پر ام بیجن اگر سازین جبوی پاراستنا مافابن آنکو ین بلگه کرنا تومار کرنا بن بی کرنا بن یان بلگه کرنا سوجه شر بن بتایبت ام بحثا سوجه شر بکن جبرکو حکز دزانه لباقروجلات سوریه دولتا ترکا داگیر کرد چقاسه سوجه شر بک آنینن و اف حمیشی هاتنن بلگه کرن براپوران هاتنن بلاف کرن لی رولا آن هلبت هیه جبرکو لجیهان اف شورش اف ایریش اف سرکفتن بسایا وان راپوران هات بلاف کرن هات ناس کرن هات دیتن کدو خبات جنان لباکر روجلات سوریه بسایا کاری روزنامه‌بانان هات ناس کرن هات دیتن بو نمونه یک ده جیهانی بگشتی ده و العالیه کی دن جی وکی کو مدسبه کی جی کد گلک عالیه کو گرک دنگ جوان در کرده وان روشان ده وان راپورو بلگه ما دبینن لی مخابه دنگ دکن اوجی هیه يعني ده عاليان درولي بهي يعني جبوي في برسي براسي جلك مناكي فيكي هنن هم لباشوري كردستاني هم جي لباكور رجلات السورية هم جباشوري كردستاني تسببكن يعني جبركو ام وكي خبات غير جن تي في ابيك لسال ما وكي جن تي في جي قومي كل باشوري كردستاني شركة بناوي جزنك ياكو جبوي جن تي في برنامج حاضر ذكره او شركات بريادنكي راستي ريشكي هات و هات قرتن جبركو ارمانجا وي شركتي او بو يعني دنگي جنان رنگي جنان كارو خباتي جنان دنگي گلي باشوري كردستاني داخوازي وان بريا برنامجان بريا راپوران بريا نوچيان بمر پارو دکر بجن تي وير پارو دکر و بفي رنگي ما دوشان و برايا گشتير پارو دکر او شركات راستي في ايريشيان يعني اف ميناتك كو ام بيجن هم دولتا ترك هرتن دخوازه دنگي راستي دنگي حقيقتي دنگي كو سوجين دولتا ترك بلقدك بقرة وبالترسينة وبالبيبكة هم شيء مديد كو لباشوري كردستاني افيك بدست حكومتها باشوري كردستاني جهات كنن يعني جداهية وان جهتو تنية جداهية وان بويران جهتو تنية جبكو لباكور الرجلات السورية بعيني ترزي بعيني ريبازي دولتا تركا داغير كرجي افيك بيكاني مديد دست بيكا بتايبت دوي بيواشويا ام بيجن برخدانية بندافع تشتيني دست بيكا كو اف برخداني هاتية دست بيكرن دولتا تركا داغير كر اگر بنا روبلن فرمي بلينوي لروبلن ميتاوي انكو روبلن غريدايوي وينين
gelek rojnamavanan دیمنین gelek rojnamavanan کلوه دبری دنگی راستیینن پارو دکرن هلبتش بکو وان rojnamavana بترسینن ده همان وقتی دیجی ام بحثا بویرا هری داوی بکن یا کو جبو ما براستی جه شیء ده همان وقتی دیجی جه کو ام بهتر هیزا خوا مزنتر بکن جبوی در خستنا راستیه کو هدف گرتنا روزنامه‌وان عقید روش لبنداوا برخودانی بنداوا تشرینی هفکاری ما رهوالی ما عقید روش لویده وری بروجن دریج کارو خبات لویده وری دامشاندن داکو دنگی راستیه به داکو برخودانی عقل جرایا بشتیره راگهینه تشتین کلویده وری دقومن دهمان وقتی ده ایریش و سوچن دولت ترکا داگر کر بلگه دکر جبر وری که بو هدف ایریشا بالافرین بیمروین دولت ترکا داگر کر لبنداوا تشرینه و هشت استا شهادته ام بفیگه گلکی ایشیان هلبته شخوا ارمان جوان ایریشان او کو ما وکی روزنامه‌وان بترسینه ام بیشن پشتا ما بشکینه راسته ام به شهادت احوالم خواه دیشن ام به شهادت احوالم خواه یعنی تشتک دلی ما گیم دینه لیدی ساجی ام بهتر تولا درخستنا راستیه و شوپاندنا ریاوان لجمع خورتر دبه إجر ما بحثا رباز دولتا تركا داگر کرد گرتنا دستگهن راگهاندنه ده گرتنا روزنامه‌وانان ده و رباز حکومت باشوری کردستان یکو دشبه هف لباکور کردستانیشی دولتا ترکا داگر کرد گلک روزنامه‌وانان بپی دکه گلک روزنامه‌وانان بنچاو دکه گلک دستگهن راگهاندنه دیگره ایریشی وان دکه ربازی و مینا ربازیم کو لباشوری کردستانی لسر شرکتا گزنت قومی کو چاوا بچرنگی او ایریش پیک هات بچرنگی او دزگه هات گرتن ده همان دمید لباکور کردستانی جی دولت ترک روزنامه‌وان کرد بنچاو دکه ام دبینن هما بیش برنگی که روزنامه‌وان کرد لوی دگرتیم بنچاو کرن یعنی ربازه کی پردش به هر ربازه کی گله کی قریجشی جبر کو نخوماندنا دنگی راستیه یعنی قتل کردن دنگی راستیه لی تام درسی دیه که آلمان جهان قط پیک نایش خواهد اگر نگز نکل باشوری کردستانی به دهان دستگاه لباشوری کردستانی ام دکارن جبوی در خستنا دنگی راستیه وکن لباکوری کردستانی به دهان روزنامه‌وان هنن کارن دنگی راستیه جبوی داره بوشینن و پارو بکن لباکور روشلات سوری لروجاوای کردستانی به دهان روزنامه‌وان هنن دکارن لپی شوپا عقید ناظم جیهان و کمال و ام بیشن وان روزنامه‌وانی کوبونن هدف دولت ترکا داگر کرد و هشتن اصلا شهادتی بدهان روزنامه‌وان و دناف ده ام حاضرن ده پیشو به حوالی خوابن ام حاضرن که حتی داویه جی بلگه بکن سوجه دولت ترک لباشور کردستانی دناف وان حد و سالین داویده مديت كو جلك بويا قومين جلك إيريشين ببالافرين بين روفين دولتا تركا داگر کرد لسر خاكا حكومتك بيك هاتن بيكو دنج جوي حكومتي دركبه بيكو تبرتك جوي حكومتي هبه يعني بيكو قد نيك داخوياني نيك كوتن لسر فان إيريشان هبه هلبت شوها دولتا تركا داگر کرد جروجا روج دبینه کو جماعی وی درباسی خاكا باشوری کردستانی به و إيريشان وی دفری بيك بینه ده همان وقتی ده کی اف مافداییه هلبته اگر حکومت باشوری کردستانی ده ایریشا یکی ده دنجی خو آنی با ده دولت ترکا داگر کرد شکر نکر با عادت و حرتم در باسی خاکا باشوری کردستانی ببایا و اف ایریش بیک آنی بانا جبر وی که ان وکی گله کرد وکی روزنامه‌وانی کرد اف ایریشن کل باشوری کردستانی بیکتن ام دبینن کو مسئولیت وان ایریشان دوی کو حکومت باشوری کردستانی راکب بریا دولت ترکا داگر کرد جبر کو دولت ترکا داگر کرد دجمنه که بچره بازی به چه فرصتی شکار ببینه ده هلبته ایریشان خواه بیک بینه لگره که کو وان ایریشان بسگلینه کرد بن نه کرد ری بدن کو اب ایریش زیده تر ببن براستیش بو ما اب جه ایشکی ام ببینن لپرچاکی کردستانی کرد ورن قتل کردن لپرچاکی کردستانی کرد ورن هدف گرتن و حکومت الوی دوری دنگش خواه نعینه تبرتکان نشان ناده به هلوسته يعني جبوي حكومتها باشوری کردستانی ام تشتكي نابجن
لجبوي كسين كل وده فري هدف تنقرتن بينا ام بيجن ريهابالي ما عزيز هاري داوي ريهابالا ما جولستان تارا ريهابالا ما هيرو بهاء الدين كو براستي جي كسن جبوي درخستنا دنجي راستيه جبوي درخستنا تشتي كل وده فري دقاومن هفكاريا كو حكومتها باشوري كردستاني بدولتها تركرة دكا يعني جبوي درخستنا في راستي روي دفري كار دكرن جبوي رادهاندنا دنگي گلي باشوري كردستاني لوي خاكي هاتن هدف گرتن براستي يعني دوان حردو سالين داوي ده بكو مقود گلك ايريش بيك هاتن هم روجنامافان هم جي نتني روجنامافان هم جي كسين كسايتين كو جبوي بريخستن كرنا جواكي جبوي كارو خباتي جواكي لوي دفري كار دكرن دتايبه جيجن اگر ام بالا خواب دینید وان هر دو سالن داویده دنابا وانی ریشین کو پیک هاتن هجماری جنان بلند بود کسین کو شهید کتن پرانیاوان جن بود و پرانی جی روجنامه‌وان بود دنابا وان ده یعنی زیادتری سه کسان روجنامه‌وان بود ده همان وقتی دیجی زیادتری 4 کسان جن بود مین هم بیجن زلال گلستان تارا هیرو بهاء الدین و هری داویجی صالحان انجی هیفا عربو كو هر چارجي جنبون هر چار جبوي درخستنا دنگي آزادي خوازن و جبوي كارو خباتي با آزادي خوازن رو لوي دوري كار دكرن هاتن هدف كرتن كسين كو آزادي عاجزن كسين كو ناخوازن وك هفيد ناوا جواكي دهبه ناخوازن عدالة ناوا جواكي دهبه مينا دولتا تركا دا گركه او وان ایریشان پیکتینن مینا حکومت باشوری کردستانی کو دستکی داده کو ببرته کو بهلوز من الهندری وان ایریشان او دبن سبب کو اویک پیک وره لهلبته بچوینا وان هوالان بچوینا ریهوالی می روزنامه وان دوی دوره بشهادت وان کارو خبات دوی دوره وکو مدسپی کشیکو ترانا وستنا سکنه ده هر بردوام به ده گلک کسیم دنجی بدن پیشو باوان ولوی دوره کارو خبات بدن مشاند روزنامه وان زاروکن جواکن روزنامه وان این حمی ولاتان هلبته جنوا جواکا خودر کتنن بون روزنامه وان گره کارمان جوانیا سرکه او به درخستنا دنگی وی جواکه درخستنا دنگی وی گلی وی ملتی روزنامه‌وان کردجی هلبته یک جا آلمان جوای سرکه از نابش محمی روزنامه‌وان دبکو هنک روزنامه‌وان کرد هبن براستی جه مخابن بونیه کو ناظر دنگی کردن لی پرانی روزنامه‌وان کرد آلمان جوای سرکه او کو دنگی گلی خود درخینه اف گل جی هلبته دنوا جیانا خود برخودانی بدمشانتن بتایبت لروجاوای کردستانی با کروجلات سوریه گل هر روزه که جیان دکه برخودانی دکه اگر گلیم کل سر به خاکی جیان دکن اگر گلیم کنها لبندوا تشینه برخودانی دکن اگر گلیم کو جمال خواب پشتگیری آوی برخودانی دکن همه گلیم کل وده وری جیان دکن براستی جبو ایمایینا وانیان سر به خاکی تمی مابه برخودانی که دکن هلبته افروج نمابان اللي وده وری جی ارکاوایی کو ببندنگی وی گلی افروج نمابان نتنه به برخودانی دردخینن افروج نمابان بخوشی برخودانی ددن مشاندن افروج نمابان دما کو هول ددن به برخودانی راگی هینن تبلی نوا به برخودانی دبن و اوجی برخود ددن مینا کاویجی د امبیشن از گله کی بحث بندابا تشینه دکنج برکو روجا سرکه یا با پروژلات سوریه نه دوان کی ایلیاند بندابا تشینه برخودانی کلوی د وری د قومه براستی جی برخودانی کی دیروکی به هم پاد وی د وری د قومه گل د جه خود گره ارکا روجا مبانای دنگی وی گلی برای گشتیرو به جهان رو پار وبکه جبر وی کی اوجی به حمدی خوبجی د نوا برخودانی د جه دگره دنوا وی برخودانی د بزحمتی کارو خباتی خود د مشاندن بزحمتی گلکی مثلا یعنی اگر امبیشن د برخودانی بندابا تشرینه جبو کدی منکی ورگ شاندن او روزنامه‌وان جیانا خود او قاس خطریه کی ماسنده داکو به دنگی وی گلی داکو وی ارمانجا خود بیک بینه داکو برخودانیا کو براستی مروف به تگوتنی نکاره يعني لايقي وين بينا برخدانية كي أوقاسي مازن أوقاسي حرمتها مجرى هي درخين إجراء كشتيرة أو خبر خدانية دك
جبر بيه که رولا روزنامه‌وان دنبال برخوردانیت رولا کی گله کی مزن و گله کی گرین گجی و ده انجام بيه که دیجی دکیجن آستا شهادت دا کتنی آرمان جا خواب پیک بینن و دنگی بيه برخوردانی برای گشتیر پار بک. جوی بيه پرسه تجاری وکی روزنامه‌وانی کرد ام ناترسن ام ناترسن ام راسته بلکی ام خمگین دبن هم لسر وان سوجین دولتا ترکا داگیر کنی کو بسری گلی متینه ام دیشن ام خمگین دبن لی ام قد ناترسن جبر کو ام دزانن آلمانجا دولتا ترک چیه ام دزانن آلمانجا ویا سرکه ما بترسن جبر ویا که تجاری برا خیال نکه کو آلمانجا خواه بیک بینه و بیک نینیجی و حتانی ویک لیه بیک نآلمان تابي كو إيرشي ويل سر مزيدنا إيرشي ويل سر هفكار المين روزنامه‌وان جلكي هنن زحمتيان جلكي جمال در دخينا راسته ليه أم زحمتيان در باستكم أم في ترسي قد جياناكن أم ناترسن أم إيرشي دولة تاتر كين لسر روزنامه‌وان تجاري ناترسن أم ناترسيان وأمي ناترسنج راست هوالي مد بن أرمانج ام دبینن کوری پیشیا چهاری ما هفکاری ما دکیجن آستا شهادتی لی هی زمان مازنتر دبه برخودانی ما مازنتر دبه فکراندنا ما زیده تر دبه ام بیجن او کینا دلی مده یا جو در خستنا راستیا ایریشن دولتا ترکا داگیر کر هویتیا سوجین شریک و دولتا ترکا داگیر کر پیکتینه لسر قلي ما لهريم ما لسر خاكا ما او كينا دلي ما ده مزنتر دبا يعني ام هلبتي وكو تشوا شربان تولا هوالي مخويا ينكو شهيد دكبن بجاكيرا دكن ام يجي تولا هوالي مخويا ين روزنامه‌وان ينكو ببالافرين دولتا ترك هاتن شهيد خستن امي بكاميرا خويا او تشيكا ميه ببينوسا خويا بنيفيسن خويا بكارو خباتي خويا امي تولا وان راكن دماغو ام وان ایریشان بهتر بلگه بکن دماغو ام خو بهستر بکن دماغو ام وان سوجین شرین دولتا ترکا داگیر کر بهتر برای گشتیر پار و بکن و دمی ام تولا وان را بکن و دمی ام خطا وان دشو بینن و دمی ام خویا دکن جهانی ره کو ام ناترسن و امی ناترسن جی يعني اف تشتكي كو دماغو دولتا تركا داگیر کرد فکر کو ما بترسینه کلماتی جبركو هي النظانه بتايبات جبورو جباي كردستاني بيجن هي النظانه اف روزنامه‌وان كل فيدا ريكارد كان زاروكين فيش ولا شيء بفيش ولا شيء مازن بونا لبر شعبي خو حمي بويرم قريش ديتنا حمي ايشن قريش كو دولتا تركا داگیر کر بيكتينا ديتنا لبر شعبي خو ديتنا كو هفري وان هفالي وان هفكاري وان تشاواجيانا خوش دزدن هلبت دينا ترسن ونترسيانا وكاري خويا كيلي جينا سكن عندنا زاروكين كو بشورة شير مازن بونن افروج نماماني كو بشورة شير مازن بونن ين مينا من وهفالي من تجاري ونترسن تجاري ونهيلا كو تكس حول بدا الراستيا كل بدا بري دقاومه بنو خمينه انجي پردهان بابا جسر تام ترسي بيكي او چه قاسي پردهان بابا جسر امجي او قاسي وان پردهان جسر في راستيه راكن و بجهاني ر بارو بكن بەڵێ ئێمە ئەزانین کە دەوڵەتی داگیرکەری تورکیا بەردەوام دژایەتی گەلی کورد و هەبوونی گەلی کوردی کردووە و هیچ بوونێکی کوردی قبول نەکردووە بەردەوام هەوڵی داوە کە لە بەشەکانی کوردستان لە پارچەکانی کوردستان گەلی کورد بکاتە ئامانج و بوونی گەلی کورد نەهێڵێت ئێمە بینیومانە کە ڕۆژنامەنووسانیش لە هەر چوار پارچەی کوردستان لە کاتی ئەنجامدانی هەر هێرشێک کە ڕوبەڕووی گەلی کورد ئەبێتەوە ئەرکی خۆیان پێکهێناوە و توانیویانە ئەو هێرشانەی کە ئەنجام ئەدرێت بیگەێنە جیهان و بیگەێنە ڕای گشتی بە تایبەتیش لە کاتێکا کە گەلی کورد بەرخۆجان ئەکات لە بەرامبەر هێرشی داگیرکەراندا ئەوەی کە ڕۆڵی بەرچاوی بینیوە ڕۆژنامەنووسانی ڕاگەاندنی ئازاد بوون کە بەردەوام لە بەشەکانی پێشەوەی ئەگەر شەڕ بێت لە بەشی پێشەوەی شەڕە ئەگەر هێرش بێت ئەگەر هەر بابەتێک بێ هەوڵیانداوە لەو شوێنانە ئامادە بن بۆ ئەوەی کە دەنگی ڕاستی و درڕندەیی دەوڵەتی داگیرکەری تورکیا بگەێنە جیهان کە بەرامبەر کوردان چه هێرشێک ئەنجام ئەدات و لەم ماوەی کۆتاییە بەتایبەت لە ڕۆژئاوای کوردستان ئێمە بینیمان کە ئەو هێرشانەی دەوڵەتی داگیرکەری تورکیا ئەیکاتە سەر کوردان
لە ڕێگەی ڕاگەیاندنی ئازادەوە ئەگاتە گوێی جیهان. ئەمە ژوای کردووە کە ڕۆژنامە نووسانی ڕاگەیاندنی ئازاد بەرخۆدانی خەڵک نیشان بدەن، بەرخۆدانی گەل نیشان بدەن، نیشاندانی ئەو بەرخۆدانە و نیشاندانی ئەو درڕندەیی کە دەوڵەتی تورکیا بەرامبەر بە کوردان ئەنجامی ئەدا، وای کردووە کە دەوڵەتی تورکیا زیاتر و زیاتر هەوڵ بدات کە ڕۆژنامە نووسان بە ئامانج بگرێت و ڕێگر بێت لەوەی کە کاری ڕۆژنامە نووسی خۆیان پێک بێنن، کە بێگومان ئەمە تاوانی شەڕە. تۆ لە کاتێکا کە ڕۆژنامە نووسێک ئەرکی خۆی پێک ئەهێنێت بیکەیتە ئامانج. بینیمان بەتایبەت لە ماوەی ڕابردووە لە ڕۆژئاوای کوردستان لە پردی قەرەقۆزاق لە ناوچەی بەنداوی تشرین ئەو بەرخۆدانەی کە شەروانان بەڕێوەیان ئەبرد، ئەو بەرخۆدانەی کە گەل ئەیان کرد لە بەرامبەر هێرشەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیاوە بەردەوام لە ڕێگەی ڕاگەیاندنی ئازادەوە لە پێشچاوی ئێمە بوو. ئێمە لە تەواوی جیهانە و لە پارچەکانی تری کوردستانیشەوە بینەر و شاهدی ئەو بەرخۆدانە بووین کە گەل و شەروانان لە ڕۆژاوای کوردستان بەڕێوەیان ئەبرد و ئەمەش وای کرد کە ئەو راپۆرتانە ئەو بابەتانەی کە ڕۆژنامە نووسانی ڕاگەیاندنی ئازاد ئامادەی ئەکەن درڕندەیی و ئەو هۆڤیەتی کە لە دەوڵەتی تورکیا هەیە نیشان بدرێت. هەر بۆیەش بە بەردەوامی ڕۆژنامە نووسانی ڕاگەیاندنی ئازاد ئەکاتە ئامانج و لە بە ئامانجگرتنی ئەم ڕۆژنامە نووسانەیە چەنەها هاوڕێی ڕۆژنامە نووسمان بوونە ئامانج و شەهید کران، وەکو هاوڕێی شەهیدمان نازم داشتان و جیهان بێلگین کە لە کاتێکا لە سەرەتایی دەستپێکردنی هێرشەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیا بۆ بەنداوی تشرین بەرخۆدانی شەروانانیان نیشانی ئێمە ئەدا، هەوڵیان ئەدا کە ئەو درڕندەیەی کە دەوڵەتی تورکیا هەوڵ ئەدات لەسەر گەلی کورد ئەنجامی بدات و ئەنجامی دا بگەن نەگوێی جیهان و لەبەر ئەوە لە کاتێکا کە لەسەر کاری خۆیان بوون لە کاتی گەیاندنی ئەو حەقیقەتەیە بوون بە ڕای گشتی لەلایەن دەوڵەتی تورکیا و لەلایەن بفرۆکەوانەکانی دەوڵەتی تورکیاوە کرانە ئامانج و بەداخەوە گیانیان بەخت کرد. ئەمە ئەوەمان بۆ ئەسەلمێنێت کە ڕاگەیاندکارانی ڕاگەیاندنی ئازاد، ڕۆژنامە نووسانی ڕاگەیاندنی ئازاد بە راپۆرتەکانیان بۆ دۆسیە و بابەتانەی کە ئامادەی ئەکەن دەربارەی ئەوەی کە گەلەکەیان لە چ دۆخێکایە و چه هێرشێک لەسەر گەلەکەیان بەڕێوە ئەچێت بە نیشاندانی حەقیقەتی گەلەکەیان توانیویانە گورزێک وەکو ئەوەی کە چۆن ئەڵێ وەڵامێک بۆ هێرشەکانی ئەو داگیرکەرانە بن بدەنەوە و داگیرکەران ئەمجار ئەوان بکەنە ئامانجواتە ئەو کارێک کە ئەیکەن بێگومان جێگایەکی زۆر گەورەی گرتووە و توانیوێتی وەڵامدانەوەیەک بێت لە بەرامبەر هێرشەکانی داگیرکەراندا، هەر بۆیەش لە ئەنجاما خۆیان دووبارە ئەکرێنە ئامانج. واتە توانین بڵێن کە ئەو راپۆرتانە، ئەو دۆسیانە، ئەو کارە ڕۆژنامە نووسیانەی کە ئەوان ئەنجامیان داوە لە ماوەی ڕابردووە لە بەتایبەتیش لە کاتی هێرشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان وای کردووە کە دەوڵەتی داگیرکەری تورکیا بەتایبەتتر ئەوان بکاتە ئامان، چونکە درڕندەیی دەوڵەتی تورکیان نیشانی جیهان داوە. وەک لە سەرەتاشە ئاماژەم پێیا دەوڵەتی داگیرکەری تورکیا بەردەوام دژایەتی هەبوونی گەلی کوردی کردووە. ئەو دژایەتیشمان بینیوە لە سەر جەمپارچەکانی کوردستانە هەوڵی لە ناوبردننی گەلی کورد ئەدات لە باکووری کوردستان، لە باشووری کوردستان و هەروەها بەتایبەتیش لە ڕۆژئاوای کوردستان کە ماوەی چەندین ساڵە لە ژێر چەندین ناوی جیاواز بەردەوام هێرش ئەکاتە سەر خاکی ڕۆژئاوای کوردستان و بەردەوام هەوڵ ئەدات کە خاکی ڕۆژئاوای کوردستان داگیر بکات. ئێمە ئەبینین کە ئەفرین کە بەشێکی ڕۆژئاوای کوردستانە لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکیاوە بە چ شێوازێک داگیر کراوە و تەنانەت ڕەحم بە خاکەکەی ناکەن، ڕەحم بە سروشتی کوردستان ناکەن، هەوڵ ئەدەن ژینگەی کوردستان، تاکەکانی کورد و بە هەموو شێوەیەک وجود و هەبوونی کورد لە ناو ببن. ئەمە ئەومان بۆ ئەسەلمێنێک کە دەوڵەتی داگیرکەری تورکیا بە هەموو شێوازێک دژایەتی هەبوونی گەلی کورد ئەکات و بە هەموو شێوازێک هەوڵی لە ناوبردن و قڕکردنی گەلی کورد ئەدات. و بینیومانە کە لە ماوەی ڕابردووە هێرشی چەندین شوێنی استراتیژی سەر خاکی ڕۆژئاوای کوردستانی کردووە، بە تایبەتیش وەک ئاماژەمان پێدا بەنداوی تشرین کە
شوێنێکی گرنگە بۆ گەلی کورد و گەلی ڕۆژئاوای کوردستان و بەرخۆدانی گەلیش لە ماوەی ڕابردووە ئەوەی سلماندووە کە خاکی خۆیان تەسلیم بە دەوڵەتی داگیرکەری تورکیا ناکەن و ڕێگە نادەن کە دەوڵەتی داگیرکەری تورکیا بە ئاسانی بێت و خاکەکەیان داگیر بکات. ئەبینین کە ڕاگەیاندنی ئازاد لەم ماوەیەدا کە بەردەوام دەوڵەتی داگیرکەری تورکیا هەوڵەدا هێرش بکاتە سەر بەنداوی تشرین و لە ڕێگەی فڕۆکە بێفڕۆکەوانەکانیەوە چەندەها کەسی شەهید کردووە، چەندەها کەسی مەدەنی شەهید کردو و کردوێتی ئامانج و ڕۆژنامە نووسانی ڕاگەیاندنی ئازادیش بە هەمان شێوە لە کاتێکا کە دەنگی ڕاستی و حقیقەتی گەلەکەیان ئەگەیەنە جیهان لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکیاوە ئەکرێنە ئامانج و شەهید ئەکرێن. وەک بینیمان لە ماوەی ڕابردووە دەوڵەتی داگیرکەری تورکیا چەندەها جار هێرشی کردوتە سەر خاکی باشووری کوردستانی ژاتە فڕۆکە بێفڕۆکەوانەکانی دەوڵەتی تورکیا جیاواز لەوەی کە بەردەوام هێرشی سەر خاکی ڕۆژئاوای کوردستانەکەن لە باشووری کوردستانیشە چەندەها جار ڕۆژنامە نووسانیان کردوتە ئامانج. ئێمە چەندەها هاوڕێی ڕۆژنامە نووسمان لەم لە کاتێکا کە ئەرکی خۆیان ئەرکی ڕاگەیاندن و ڕۆژنامە نووسی خۆیان پێک ئەهێنا و لەسەر ئەرکەکانیان بوون لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکیاوە کراونەتە ئامانج. بە نمونەش شەهید گوڵستان تارا و شەهید هێرۆ بەهادین کە لە مانگی ئابی ساڵی ڕابردووە لە کاتی پێکهێنانی ئەرکی خۆیان ئەرکی ڕۆژنامە نووسیان لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکیاوە کرانە ئامانج. ئەم بە ئامانجگرتنەی دەوڵەتی تورکیا ئەوەی پێسەلماندین کە بەڕاستی ڕاگەیاندکارانی ڕاگەیاندنی ئازاد توانیویانە بە کاری ڕاگەیاندنی خۆیان لە ڕێگەی کامێرا و قەڵەمەکانیانەوە ببنە دەنگی گەلەکەیان واتە حەقیقەت و ڕاستی گەلەکەیان ئەو هێرشانە و داگیرکاریانی کە لەسەر گەلەکەیان بەڕێوە ئەچێ بگەن نەگوێی جیهان واتە توانیویانە کە بەکارەکانیان بڵین لە پێناو گەلی خۆیانە هەنگاوێکی گەورە بنێن. ئەمە ژوای کرد کە دەوڵەتی داگیرکەری تورکیا نەتوانێت کە هەبوونی گەلی کورد و هەبوونی ڕاستینەی ئەو هێرشانەی خۆی کە لەسەر گەلی کورد ئەیکات قبول بکات بۆ هێژ ئەوانی کردە ئامانجۆک و هەڵوێستێک کە لەلایەن چۆن ئەڵێ هەرێمی کوردستانەوە دام و دەستگاکانی هەرێمی کوردستانەوە ببینین هەڵوێستێکی بەرچاو نەبووە. خەڵکی هەرێمی کوردستان توانیان تا ئاستێکی باش هەڵوێز نیشان بدەن بەڵام دام و دەستگاکانی هەرێمی کوردستان هیچ هەوڵێکی ئەوتۆیان نەبووە. ئەگەر هەوڵێکی ئەوتۆیان هەبوایەت ئەگەر بیان توانیایەت کارێکی ئەوتۆ بکەن لە بەرامبەر ئەو هێرشانە کە ئەنجام ئەدرێت ئێمە دووبارە بوونەوەی ئەو هێرشانەمان نەئەبینی کە بینیمان لەم مانگەدا عەزیز کۆیلۆغڵو کە دووبارە ڕاگەیاندکارێکی ڕاگەیاندنی ئازادە لەلایەن بێفڕۆکەوانەکانی دەوڵەتی تورکیاوە کرایە ئامانج و شەهید کرا. ئەگەر هێزەکان لایەنەکانی باشووری کوردستان هەڵوێستێکی جدیان نیشان بدایە ئێمە شەهیدبوونی دوابەدوای شەهیدبوونی شەهید گوڵستان و شەهید هێرۆ دووبارە شەهیدبوونی هاوڕەیەکی تری ڕۆژنامە نووسی خۆمان نەئەبینی. دووبارە بوونەوەی ئەم حاڵەتە ئەوەمان پێ نیشان ئەدات ئەوەمان بۆ ئەسلمێنێت کە هیچ هەڵوێستێک نەبووە. ئەگەر هەڵوێست هەبوایە دووبارە نەئەبووە و ئێمە دووبارە شاهیدی شەهادەتی هاوڕەیەکی ترمان نەئەبووین کە ئەرکی خۆی ئەرکی ڕۆژنامە نووسی خۆی پێک ئەهێنێت و ڕۆژنامە نووسێکە بکرێتە ئامانج. بێگومان هەوڵێکی باش هەبوو بۆ ئەوەی کە ئەو هێرشەی کە کرایە سەر ڕاگەیاندکارانی ڕاگەیاندنی ئازاد هێرۆ بەهادین و گوڵستان تارا بگەیەندرێتە گوێی هەموو جیهان و بە تاوانی جەنگ لەلایەن لایەنە نێودەوڵەتیەکانەوە هەژمار بکرێت و شاندێکیش ئامادەکرا کە سەردانی بە تایبەت لایەنەکانی باشووری کوردستان و چەنەها شوێنیان کرد بۆ ئەوەی کە ئەم تاوانە بە تاوانی جەنگ هەژمار بکرێت. خۆی لە ڕاستیشە ئەم تاوانە هەر تاوانی جەنگە چونکە ڕۆژنامە نووسانی ڕاگەیاندنی ئازاد لە کاتی پێکهێنانی ئەرکەکانیان کرانە ئامانج. ئەگەر ئەم تاوانە لەلایەن لایەنە نێودەوڵەتیەکانەوە بە تاوانی جەنگ هەژمار بکرایەت وەک ئاماژەم پێدا دووبارە بوونەوەیمان نەئەبینیەوە بە تایبەت لە باشووری کوردستانە کە ئێمە بینیمان دووبارە بوویەوە و دووبارە ڕۆژنامە نووسێکی تری ڕاگەیاندنی ئازاد لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکیاوە کە شەهید عەزیز کۆیلۆغڵو بوو دووبارە کرایە ئامانج و شەهید کرا. واتە ئەگەر هەوڵێکی باش بدرێت بۆ ئەوەی کە
ئەم تاوانانەی کە لە بەرامبەر ڕۆژنامەنووسانە ئەنجام ئەدرێت بە تاوانی جەنگ هەژمار بکرێت ئەو کاتە هەوڵەکە سەر ئەگرێت ئەو کاتەکە ئێمە دڵنیا ئەبینەوە لە سەرگرتنی ئەو هەوڵە و لە هەنگاونان بوو ئەو هەوڵە کە دووبارە بوونەوەی نەبینین بەڵام ئێمە ئەبینین کە چەندەها جار ڕۆژنامەنووسانی ڕاگەیاندنی ئازاد لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکیاوە ئەکرێنە ئامانج ئیتر چ لە باشووری کوردستان بێت و چ لە ڕۆژئاوای کوردستانیش بێت کە ئێستا لە ڕۆژئاوای کوردستان بەرخۆدانێک لەلایەن گەلەوە بەڕێوە ئەچێت دەوڵەتی داگیرکەری تورکیا هەوڵ ئەدات کە ڕۆژئاوای کوردستان بەشێکی تری ڕۆژئاوای کوردستان داگیر بکات کە ئەبینین ئێستا ئەفرین کە خاکی کوردانە لە ڕۆژئاوای کوردستان لەلایەن دەوڵەتی تورکیاوە داگیر کراوە وەک گوتم تەنانەت ڕەحم بە خاک و دارەکانی ناکرێت بۆیە ئەبینین کە ئێستا ئەو هێرشانەی کە دەوڵەتی داگیرکەری تورکیا بۆ سەر بەنداوی تشین ئەنجامی ئەدات لەلایەن ڕۆژنامەنووسانی ڕاگەیاندنی ئازادەوە ئەگەیەندرێتە گوێی جیهان بەردەوام ڕۆژنامەنووسانی ڕاگەیاندنی ئازاد لەگەڵ گەلا لەگەڵ شەروانانە لە بەنداوی تشین ئامادەن بۆ ئەوەی کە بەرخۆدانی گەلی کورد بگەێنە گوێی جیهان بێگومان ئەتوانین بڵین کە ئەم بەرخۆدانەی ڕۆژنامەنووسان بەشێکە لە ئەو هێڵەی کە گەلی کورد تێکۆشانی تیا ئەکات دواتە لە بەرامبەر ئەو داگیرکەریانی کە دەوڵەتی تورکیا چەندین ساڵە ئەنجامی ئەدات لەسەر گەلی کورد لە باکووری کوردستان لە ڕۆژئاوای کوردستان لە باشووری کوردستان و لە بڵین سەرجەم پارچەکانی کوردستان ڕۆژنامەنووسانیش هەوڵیان داوە کە ئەو هێرشانە بگەێنە گوێی جیهان و هەوڵیان داوە بەشێک بن لە تێکۆشانی گەلی کورد لە بەرامبەر ئەو درڕندەیە کە دەوڵەتی تورکیا بەڕێوەی ئەبات بینیمان لە باکووری کوردستانە لە کاتێکا کە بڕیاری هێنانی قەیوم هەبوو چەنەها ڕۆژنامەنووس دەستگیر کران لە ڕۆژئاوای کوردستان هەتا ئێستا شاهیدی ئەوەین کە ڕۆژنامەنووسانمان ئەکرێنە ئامانج و شەهید ئەکرێن بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوو دووبارە ڕۆژنامەنووسێکی تر بە ناوی ڕۆژنامەنووس ئەگید شەهید کرا لە بەنداوی تشین لە پردی قەرە قۆزاق ئەمە ئەوەمان بۆ ئەسەلمێنێت ئەم شەهیدانەی ڕاگەیاندنی ئازاد شەهیدکردنی ئەم ڕۆژنامەنووسانە دڵنیامان ئەکاتەوە لەوەی کە ڕۆژنامەنووسانی ڕاگەیاندنی ئازاد بەو کارەی ئەیکەن لە ڕێگەی قەڵەمەکانیانەوە لە ڕێگەی کامێراکانیانەوە توانیویانە وەڵامێک بن بۆ داگیرکەران و توانیویانە چۆن ئەڵێ درڕندەی داگیرکەران بگەێنە گوێی جیهان ئەمەش وای کردووە کە داگیرکەرانی دەوڵەتی کورد بە تایبەتیش دەوڵەتی داگیرکەری تورکیا زیاتر کە چۆن ئەڵێ تەنگاو بمێنێت لەوەی کە ئەبینێت چ بەرخۆدانێک چ تێکۆشانێک لەلایەن گەلی کوردەوە بەڕێوە ئەچێت بە تایبەتتر دێت ڕۆژنامەنووسانی ڕاگەیاندنی ئازاد ئەکاتە ئامانج و شەهیدیان ئەکات هێرشانی کە ئەکرێتە سەر ڕۆژنامەنووسانی ڕاگەیاندنی ئازاد بۆ هەر ڕۆژنامەنووسێک ئەگەر لەسەر ڕێبازێک بێت کە ڕێگەی ڕۆژنامەگەری و ڕێگەی بە تایبەتیش بۆ ڕۆژنامەنووسانی کورد ڕێگەی تێکۆشانی گەلی کوردی لە بەرچاو بێت و ئەو بەرخۆدانەی گەلی کورد لە بەرچاو بگرێت ئەم شەهادەتانە ئەم شەهیدکردنانە ئەم بە ئامانجگرتنانە دڵگرانیەکی زۆر دروست ئەکات لە هەمومانە بەڵام لە هەمان کاتاوە ئەکات کە ئێمە ڕێگە نەدەین قەڵەم و کامێرای دەستی هاوڕێیانی ڕۆژنامەنووسمان لە عەرز بمێنێتەوە و بەردەوامی دەری ڕێگەی ڕۆژنامەنووسانی ڕاگەیاندنی ئازاد ئەبین واتە ئەمە ئەم بە ئامانجگرتنانە بۆ ئێمەی ڕۆژنامەنووسان نابێتە هۆی ئەوەی کە بترسین و لە ڕێگاکانمان لە ڕێگای خۆمان پاشەکشێ بکەین بەڵکو ئەبێتە قینێک لە دڵمانە ئەبێتە ڕقێک لە دڵمانە بەرامبەر دەوڵەتی داگیرکەری تورکیا کە بەردەوام هەوڵی بە ئامانجگرتنی ڕۆژنامەنووسانی ڕاگەیاندنی ئازاد و بە ئامانجگرتنی گەلی کوردەدات واتە ئەم بە ئامانجگرتنانە بۆ ئێمەی ڕۆژنامەنووسان پێویستە ببێتە ڕقێک و ببێتە چۆن ئەڵێ ورەیەک و هێزێک بۆ بەردەوامیکردنی ڕێگاکانیان نەک ئەوەی کە ببێتە هۆی ئەوەی کە بترسین و پاشەکشێ بکەین لە ڕێبازەکەمان بۆیە هەتا ڕۆژی ئەم ڕۆژ شەهیدکردن و بە ئامانجگرتنی ڕۆژنامەنووسان بۆ ئێمەی ڕۆژنامەنووسانی تر بۆتە هۆی ئەوەی کە زیاتر سوور ببین لەوەی کە ڕێگا و ڕێبازی ڕۆژنامەنووسانی شەهیدی ڕێگەی ڕۆژنامەگەری ئازاد
ڕێگایەکی دروستە و ئێمەش ئەبێت هەمان ڕێگا درێژە پێ بدەین و بەردەوام بین لە ڕێبازەکەیان و بەردەوام بین لەوەی کە ئەوان ئەو مێژووی هەتا ئێستا نووسیویانەتەوە ئێمە درێژەی پێ بدەین و هیچ پاشەکشێ نەکەین لەو ڕێگایە.